دەچینە لای کۆتاتەوەری بەرنامەکە بە مەبەستی گەشەپێدان و هەروە پێشخستنی پەیوەندەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و هۆڵەندا وەفدێکی پارتی کاری هۆڵندی لە سلێمانی سەردانی یەکێتیان کردو سەردانی مەکتەبی سیاسیان کردووە و لێک تێگەیشتنێک لە نێوانیانە هەبووە هەروەها بڕیادراوە چەند خولێک لە نێوان هەردوو لای بکرێتەوە یاخود چەند خولێک لێرە بکرێتەوە بۆ کادرانی یەکێتی ئەمەش بۆ خۆی پەرەپێدانێکی گرنگە لە پەیوەندەکانی نێوان هەردوو لا ئێمە ئەمانە زیاتر وردەکاری ئەم بابەتە بزانین ئێستا بەڕێز بەختیار بەکرد نوێنەری یەکێتی لە هۆڵەندا لە ستۆدیۆ میانمانە کاک بەختیار بەیانی باش و ساڵ دەبێ بەیانی جەناب تو بینەرانی کورچات باش بەخێر بێخوا بابزانین لە سەرەتا ئەم وەفدە بۆچی هاتنە کوردستان و چایان بە ئێوە کەوت چایان بە یەکێتی کەوت بەڵێ زۆر سپاس من لە سەرەتا دەمەوێت ئەو بڵێم وەفدی پارتی کاری هۆڵندی کە پارتێکی سۆسیال دیموکراتن چەپی ناوەڕاستن ئەوانە حزبێکی ڕەسەنن ساڵی 1946 دامەزراوە ئەم حزبە بە درێژایی مێژوو لە هۆڵندا لە ئەوروپا دەتوانن بڵێم لەسەر ئاسی گیان بەڵام ئێمە تەرکیزی سەر هۆڵندا بکەین ئەمانە هەمیشە لە دەسەڵات بوون ئەگەر لە دەسەڵاتیش نەبوو بن بەشێکن لە بڕیاری سیاسی ئەم وڵاتە تەنانەت کاریگەریان هەیە لەسەر بڕیاری دەستە جەمعی لەسەر ئاسی یەکێتی ئەوروپا ئیتر یەکێکە لەم حزبانەی کە لە ناو حزبە چەپەکانی ئەوروپا کاریگەریەکی ینی ئەمە نەک لە بەرەوەی ئەمانە دەستە خوشی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە باسییان دەکەین هەموو ئەو زانیاریانەی کە ئێمەمانان ئەمڕۆ باسی دەکەین بینەر خەڵک کۆمەڵانی خەڵکی کوردستان هەموو کەسێک دەتوانێت بە دوواداچم بکە ئەم بابەتە دەتوانرێت پشڕاست بکرێتەوە بۆیە ئێمە دەڵێن خۆشحاڵی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی لە شارێکە پایتەختی ڕۆشنبیریە کە لانکەی کوردایەتیە دەتوانین بڵێن سەرباری هەموو کەم و کوڕیانی لە کوردستان لە عێراق لە ناوچەکە بە شێوێکی گشتی هەیە بەڵام ئێمە دەبێت درێژە بە کاروباری خۆمان بدەین بۆ ئەرکانی کە هێشتان بەدی نادون یەکێتی نیشتیمانی کوردستان میوانداری ئەم شاندەی کردووە ئەم شاندە لەسەر ئاسێکی باڵا هاتووە بۆ شاری سلێمانی یەکێک لە ئامانجەکانی ئەم شاندە ئەوەیە کە خزمەتێک بە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بگەنی ئەو بوو لە دوو ڕۆژی ڕابردوو خولێکی ڕاهێنان کارێکی هاوبەش لە نێوان مەکتەبی گەشەپێدانی بیر و هۆشیاری یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوە بە پشتیوانی بەڕێز مەکتەبی سیاسی بە پشتیوانی بەڕێز جەنابی هاوسەرۆک باڵفڵ جەلال تاالبانی خولێکی یەکجار سەرکەوتو هەروە کۆبوونەوەیکی زۆر باش لە نێوان کۆبوونەوەیکی سیاسی لە نێوان شاندەکە کە بە سەرۆکایەتی ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبەکە و چەندی کادری پێشکەوت و باڵا لەسەر ئاستی چەند ئۆرگانێکی ئەم حزبە لە مەکتەبی سیاسی کۆبوونەوەیکی باش کراوە لەم کۆبوونەوەیە دیارە نامێکی تایبەت لە سەرکردایەتی باڵای ئەم حزبە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نێردراوە و ئاراستەی بەرپرسی لە ڕێگەی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوە ئاراستەی قیادەی یەکێتی کراوە ئەم نامەیە وەڵامی دەبێت لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان ناوەڕۆکەکە دڵخۆشکەرە ینی لە ڕووی معنەوی لە ڕووی سیاسی لە ڕووی تەکنیکیش ئێمە درێژە بە کاروبارەکە دێ هەروە هەر لە بارگای مەکتەبی سیاسی لە ڕۆژی یەکەمی سەردانەکە لەکتێگەیشتنامەیەکی هاوبەش ئیمزاکرا لە نێوان حزبی با بڵێن پارتی کاری هۆڵندی و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێکەوتنامەیە بۆ ئێستا بۆ داهاتوش لە ئێستادا ئێمە لەگەڵ ئۆرگانێکی سەرەکی ئەم پارتە بە ناوی دامزراوی مەکس فۆندستوڵ ئێمە یەکەم کاری هاوبەشمان لە ساڵی 2012 بوو بیرم دێ لە بارگای سیدیۆ ئەو کاتە خولێکی ڕاهێنانمان با بڵێن بۆ کادران یەکێتی کردەوە سەرکەوتوو بوو متمانە دروست بوو لە نێوانمان یانی بۆی درێژ بین طبعا بنەمایەکی هەبوو دوو حزبی دەستە خۆش کەنی لەگەڵ یەکتری ئەمە نیەتیانێک بەڵام لە پراکتیک ئێوە کارت کرد بێکەوە اینجا یەکتر دەناسی و باشتر دەتوانانی ئەمانە خۆی چ ئەزمونێک بۆ هەرێمی کوردستان زیاد بەڵام بۆی تەواو بکەم چکە گرینگە 2012 بۆ 2022 دە ساڵی خایاندووە لەم نێوەندە ئێمە بەدەیان خولمان کردوتەوە بەدەیان سیمینار نەک هەر ئەوان بۆ ئێرە ڕاستە ئەوان ئیزافە دەکەن لە ژیانی سیاسی ئێمە ڕێکخراوی ئێمە بەڵام پێچەوانەکەشی ڕاستە ئێمەمانان خەڵکمان هەیە کە زانیاریی زۆری هەیە شارەزایە لێرە لەسەر ئاسی کوردستان عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست
ئێمە لە 10 ساڵی ڕابردوو بە دەیانجار لە کۆنگرەکانی ئەمان لە سیمینارەکانیان لە کۆنفرانسەکانیان خەڵکی ئێمەمانان لەسەر ئاسی کەوادیرمان ئەکادیمیەکانمان سەرکردایەتیمان مەکتەبی سیاسیمان کارژێڕمان بەرپرسی دەستی کارژێڕمان تەنانەت بە نامەی جەنابی مامجلال لە کاتی خۆیدا بەشداری کۆنگرە و کۆنفرانس و سیمینارەکانی ئەوانمان کردو ینی ئیزافەمان کردووە لە هەردوو لە ئیتر 10 ساڵ دوای ئەمە بە پێویست زاندرا ئێمە بین لێک تێگەیشتن نامەیەکی هاوبەش ئیمزا بکەین خۆتان دەزانن ڕاستە ڕەنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیمزا وەکو جاران باەخێکی ئەو تۆی نەبێیان نرخێکی ئەو تۆی لەلایەن خەڵکی ناڕازیەوە کە خەڵک ناحقی نییە خەڵک هیلاکە بەدەست پارتە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی باز دەکەم هیوادارین ئەمە گۆڕانکاری بەسەردا بێ لە داهاتوو ئێمەژەوە نیەتمانە ئیتر ئەم 10 ساڵە لە ڕێگەی ئیمزاکردنی ئەم لێک تێگەیشتن نامە بەڵام ئەوروپیە کە ئیمزا لەسەر لێک تێگەیشتن نامەیەک دەکا متمانە نوێ دەکاتەوە متمانە بە یەکێتی دەدا متمانە بە سلێمانی دەدا متمانە بە هەرێمی کوردستان دەدا بە هەولێر بە کەرکووک بە بادینان بە عێراق لە ڕێگەی یەکێتی هیوادارین بتوانین خزمەتی کەوادری خۆمان بکەین کەوادری ئێمە کە خزمەت کرا خزمەتی هەرێم دەکات سەبارەت بە و پرسیارەی کە جەنابریانی چه خزمەتێک دەگەینێ ئێمە حزبێکی سیاسین لێت ناشارینەوە ئێمە حزبێکی سیاسین کاتێک لە حکوومەتین ئەرکمانە ینی ئەمە نابێ بیکەینە منەت بەسەر هاوڵاتی ینی ئەرکمانە خزمەتی هاوڵاتی بکەین کاتێک لە حکوومەتین لە معارەزە بێن دەبێت ڕەخنە لە حکوومەت بگرین بە دواداچوون بکەین فراکسیۆنمان لە ناو پەرلەمان دەبێت بە دواداچوون بکە و چاودێری حکوومەت بکاتن ئیتر ئەگەر لە حکوومەت بین یان لە معارەزە بین ئیشی فراکسیۆنمان ئەوەیە بەڵام لە دەرەوەی حکوومەت و پەرلەمان و ئەوانە حزبێکی سیاسیە ئێمە حزبێکی دەبێت کارەکانی خۆمان بکەین بەڕاستی ئیتر نابێت لە قۆناغێک ئەگەر ئێمە کەم و کوڕی هەبوو بوەستین دەبێت بەردەوام بین بەردەوامی ئێمەش ئەوە دەبینین ئێستایەتی نیشتیمانی کوردستان سەروەری تۆمار دەکات لەگەڵ حزبێکی ڕەسەن لەسەر ئاسی ئەوروپا کە محرکە ئەم حزبە ئەم وڵاتە وڵاتێکی ئەوە تەنانەت دێن ئێمە هیواداری ببینە مای ببینە هەوێن بۆ پەیوەندیی باشتر لە نێوان هەرێمی کوردستان کە دڵنیان وا دەبێت لەگەڵ حکوومەت و دامەزراوەکانی هۆڵندا کاک بەختیار من پرسیارێکی ترم هەیە ئەوەیە کە ئەزمموی تۆ باسی ئەزمموی ئەو پارتەتر پارتیکاری هۆڵندی کە لە حکومڕانیشە ئەزمموی هەبووە ئەمە تا چەند گرنگە بۆ پارتی بۆ حیزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەستە خوشکە لەگەڵ ئەوە و ئەزمموی ئەویش چونکە ئەزمموی وڵاتانی ئەوروپا ئەزمونێکی گرنگە لە حکومڕانیە تا چەند گرنگە بۆی کە ئەم ئەزمونە ئەگەر پشتێکیشی لێوە بگیرێ بۆ هەرێمی کوردستان و جێبەجێ بکرێ پراکتیزە بکرێ بەڵێ من دڵنیام هەم ئەزمموی ئەوان دەتوانێت ئیزافە بکات لە کاروباری ڕۆژانەی ئێمە هەمیش ئێمە لەگەڵ ئەوان کاتێک کە بەیەکەوە کار دەکەین ینی بە جۆرێک لە جۆرەکان ئێمەش ئیزافە دەکەین ئەوان کاتێک دێنە سلێمانی چۆن ئێمە گەرزە کە زانیاریان پێدەدەین لێرە لە سلێمانی لە هەولێر کە دەین باسی وەزعی هەرێمی کوردستانیان بۆ دەکەین کە داوای پشتیوانیان لێ دەکەین بۆ ئێمە لە بەغدا لەگەڵ دەر و دراوسەکانمان ڕێک بکەوین پشتیوانی لە ڕێککەوتنامەکان بکەین پێداگری لە سەرمادە دەستوریەکان بکەین ئەمانە ئەگەر وڵاتانی زلهێز ئەم حزبانان کە لە دەسەڵاتن ئەم حزبانن من نمونەت بۆ دێنمەوە ئێستا کەسێکی زۆر باڵا لە نام ئەم حزبەیە جێگری سەرۆکی یەکێتی ئەوروپایە ئەندامی ئەم حزبەیە باش باشە ئەمە ئەگەر جێگری سەرۆکی ئەوروپا بێ خۆ دەتوانێت پشتیوانی یەکێتی بێ پشتیوانی هەرێمی کوردستان بێ پشتیوانی لەو ئاراستەیە بکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی بۆ دەکاتن هەموو ئەوانە من دڵنیام لەوەی ئێمە ئەگەر ئیشی لەسەر بکەین بەڵام دەبێت ڕەخنە لە خۆشمان بگرین دەبێت بە دوواداچوونی بۆ بکەین دەبێت بڵین ئێمە دەبێت ئەو کەم و کوڕیانەی کە خۆمان هەمانە لە ناو حکوومەت لە ناو حزب لە ناو دەوائری لەسەر ئاستی لۆکاڵی نابێ بوەستین دەبێت بەردەوام بین دەبێت کارێک بکەین لەوەی کە هەمومان بەیەکۆ پشت و پەنای یەکتری بین هەمیشە گوێبیستی ڕەخنەکان بین بەڵام ئەزمموی باش لە دەرەوە حکومڕانیەکی باش لە دەرەوە دۆستەکانمان دۆستایەتی بۆ ئەوەیە کە ئێمە سوودی لێوەگرین بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بەختیار بەکرد کە بەڕێزیان نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە هۆڵندا سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمانە بەشدار بووی لە چوارچێی بەرنامەکە منی سپاسی هەم جەنابت و هەموو ئەو بەڕێزانە دەکەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەم شاندە بە کاروبارەکانەوە ماندوو بوون و هەر بژین سپاس بە سلێمانی بەخێر بێ سەرچاوە